بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كتاب أذكار إمام النووي يكيك لكتاب زورنا يا بكان كإنسان مسلمان زور إسفادي لإكا زانيان فرمويانا مالكات بفروشو كتابك أذكار بكر ئێمە باسی نوێژمان بە درێژی کرد چه ذیکرێکی تیا بخوێنین چۆن بکەین. ئێستا هاتوێنتە سەر دوای نوێژەکان کە سەلامماندایەوە چه ذیکرێ بخوێنین و چی بکەین. سەرەتا بزانە کە عولەما هەر هەموو ئیجماع هەیە لەسەر ئەوەی کە سنەت وهەیە لە دوای نوێژەکانەوە تۆ ذیکری زۆر بخوێنی و فەرمایشتی زۆر هاتووە لەسەر ئەمە. هیچ فەرمایشتێک نەهاتووە باسی تەرتیبی ذیکرەکان کە هیچ فەرمایشتێک نەهاتووە باسی تەرتیبی ذیکرەکان کە واتە بڵێ یەکەم جار مەسەلەن ئایەتەل کورسی بخوێنە دوای 33 جار سوبحان الله دوای 33 جار الحەمدولله بڵێن دواتر مەسەلەن 10 سەڵەوات بدە دواتر دوعا بکە. هیچ فەرمایشتێک نەهاتووە. ئەم تەرتیبە هەمووی ئیجتیهاداتی عولەمایە. حەدیثی زۆرمان هاتووە هەر زانایەک هاتووە بە شێوازێک تەرتیبی ئەم حەدیثانەی کردووە. هەر یەکێک لە ئێمەش هیچ گوناهبار نابین لەوەی تەرتیبی ئەم ذیکرانە چۆن و بە چ شێوازێ بکەین لەبەرەوەی هیچ دەخێک و هیچ فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لەسەر نەهاتوو. هەمیشەش ئەو شتانەی کە فەرمایشتیان لەسەر نایەت ئەبنە ئیجتیهادی عولەما کە بوونە ئیجتیهادی عولەما مەجالی تێفکرین و قسەکردن و ئەوان. ئێمە احتیمالە مەسەلەن مزگەوتێکمان هەبێت ذیکری زۆر بخوێنن مزگەوتێکی ترمان هەبێت ذیکری کەم بخوێنن. ئێمە کەسمان نابێ حەقمان بەسەر کەسمانەوە هەبێت چکە مەجالی ئیجتیهادی عولەمایە دقیق نەهاتووە بڵێ ئیلا ئەبێ ئەمەندە ذیکر بخوێنی. ئەمە شتێکە سونەتە و تەرتیبەکەشی لە سونە وارد نەبووە. مەیلی خۆتە چۆنی ئەخوێنی بە چ شێوازە و ئەگەر لە شوێنێکە تەرتیبێکی منەظەم هەبوو چوویتە ئەو شوێن لەگەڵ ئەو تەرتیبە ئەوانە بڕۆ چکە ئیجتیهادی ئەو شوێنە بۆ ئەو تەرتیبە دیارە خوا خسوێتە دڵی ئەم موسڵمانە بەم تەرتیبە ذیکرەکان بخوێنن. ئێستا ئەبینی لە کوردستانی خۆمانە بعام ئێمە مەسەلەن اعتیادی ئایەتەل کورسی ئەخوێنین دوای ئایەتەل کورسی مەسەلەن 33 جار سوبحان الله والحمدلله والله ئەکبەر ئەکەین دوای ئەوە دوعا دەست پێ ئەکەین. ئەم تەرتیبێکی خۆمان هەمانە و کۆن لە دێر زەمانەوە مەسەلەن عولەمای گەورە لەسەر ئەم ئیشە ڕۆشتون ئیجتیهادیان کردووە عارفی زۆر گەورە ئەمەیان کردووە ئیشکالێکی شەرعیتیان نیە کە ئینسانی موسڵمان شوێنیان بکرد. فەرمایشتمان زۆرە لەم پێناوە. یەکەم فەرمایشت کە ئیمامی نەووی باسی ئەکە پێش ئەوەی بچمە خزمەتی ئەمەوە مەسئلەیەکتان بۆ باسکەم ئەویش مەسئلەی دەستبەرزکردنەوە لە دوعایە. عەزیزان ئێمە کۆمەڵی مەوطینمان هەیە شوێنمان هەیە ئەنی ئەمە لە فقهی ئیسلامی ئەم مەسئلە بڕاوەتەوە. ئیتر بەردەوام طبعاً کەسی ناحاڵی مەسا قسەی تێ ئەکا تێ نەگەیشتو لە فقهی شەریعەت یان لە مەقاصدی شەریعەت قسە ئەکەن لە خۆیانەوە ئینسان نابێت گوێ بۆ ئەوانە بگرێ. هەموو عولەما ئەفەرمون هەموو مەوطینی دوعا لە 3 شوێن تەجاوز ناکە. شوێنێک واریدە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دەستی بەرز کردوێتەوە تۆش دەست بەرزەکەیت. ئەمە یەک. شوێنێک مەمنوعە دەست بەرزکەیتەوە نابێت دەست بەرزکەیتەوە. ئەو شوێنانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم نەهی لێ کردووە یان لە ناو عیبادەتێکە کە ناکرێ. بۆ نمونە ئێمە چەند جار باسمان کردو ئەڵێن لە سوجدا سنەتە ئینسان دوعا بکە خۆ نابێت دەست بەرزکاتەوە. ئەمە مەمنوعە یان پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم نەهی لێ کردووە ئێمە لەو شوێنە دەست بەرز ناکەینەوە. بۆ نمونە لە نوێژی بارانە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەبینی دەستی بەرز نەکردوێتەوە 50 شایەتمانی بەرز کردوێتەوە ئێمەش 50 شایەتمان بەرزەکەینەوە. ئیمامەکە بەس خەڵکەکە دەست بەرزەکاتەوە چونکە ئیمام و مەئموم جیاوازن. لە هەندێک شوێنی ترە کە باز نەکراوە نەباس کراوە حەدیثێکمان نییە بڵێن دەستی بەرز کردەوە حەدیثێکمان نییە بڵێ دەستی بەرز نەکردەوە. ئەم شوێنانە زانایان ئەفەرمون قیاسەکەی چۆنە لەبەرەوەی حەدیثی دەست بەرزکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم حەدیثێکی متەواتیرە بە تەواتر گەیشتووە. هەموو ئەو شوێنانەی کە باز نەکراوە زانایان ئەفەرمون سنەت وهەیە دەست بەرزکەیتەوە سنەت وهەیە دەست بەرزکەیتەوە. بۆ نمونە تۆ خۆت لە ماڵەوە دانیشتووی دوعا ئەکەیت سنەت وهەیە ئادابی دوعای دەست بەرزکەیتەوە. خۆ هیچ حەدیثێکیش نییە کە تۆ لە ماڵەوە دانیشتووی دەست بەرزکەیتەوە بەڵام ئادابی دوعای پێ ئەوتر چەند دەسەکان بەرزکەیتەوە زیاتر زەلیلی تۆ زیاتر ئەگەیەن. یەکێک لەو مەوطینانەی کە دوعاتیایە زۆر سنەتە دوای نوێژە فەرزەکانەوە بەداخەوەڵەم لە ئەم ئەواخرانی سەحوەی ئیسلامی
ئەم سنەتە گەورە تەرک کرد بەناوی ئەوەی کە ئەمە بدعەتە. طبعا ئەوە مەفهومێکی غەڵەتە کە هەندێک لە زانا ئەو مەفهومەیان هێنا، بەڵام دوای زۆر تعقیباتی گەورە کتێبی گەوران لەسەر نووسا ڕەت کرایە ئەو مەفهومانە کەچی بەبێت تحقیق خاتنەوە ئێمەوە. خەڵکیش حەزی بە شازیە بەتاتی شەباب و گەنج شوێن ئەو فکرە کەوتن. بۆیە ئەم مەوطینەی کە دوای نوێژە ئێستا عەرستانەکەم فەرمایشتەکان صحیحن لە بوخاری موسلیمە کە ئینسانی ئیماندار واجبە لەسەری باشە سنەتە بۆی دوعاکانی جوان جێبەجێکە و مەوطینی گیرابوونی دوعای زۆر دوعاتیای گیرە ئەبێ باشە و سنەتیشە دەستەکانی بەرزکات. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پیاوێک هاتە خزمەتی فەرمووی لە ئەبی ئومامە و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمایشتێکە صحیحە لە ترمذیە، هەندێک فەرمویانە حەسەنە پلەکەی، فەرمووی ئەی الدعاء ئەسمع، کام دوعا زۆر بیسراوترە گیراترە پەسەندترە. طبعا ئەسمع یعنی خوا زۆر زیاتر گوێی لێتی و جوابتەیەتەوە. فەرمووی کام؟ فەرمووی جوف الليل الآخر، کۆتایی سەیەکی ئەخیری شەو تارمایی شەو ئەلەو کاتە ئەوە زۆر سنەتە. جوف الليل الآخر ودبر الصلوات المكتوبات، ولدواي نوێژە فەرزەکان الصلوات المكتوبات. کەس هەیە بڵێ ئەگەر لە ئەخیری شەوە دوعات کرد دەست بەرز مەکەرەوە؟ کەس نییە، هەمووی ئەڵێ سنەتە دەست بەرز کردەوە لە شەوە ئەگەر تۆ دوعات کرد. دەی لە دوای نوێژەکانیش کە دوعات کرد سنەتە دەست بەرز کەیتەوە. یەک فەرمایش نەهاتووە بڵێ دەست بەرز نەکەیتەوە، یەک فەرمایش نییە ئەبەت بڵێ دوعا نەکەی، نییە ئەبەت. بۆیە هەندێک جار هەندێک دۆست و ئەوانە کە هەموو جارێ ئەڵێن عیبادەت ئیلا ئەبێ تەوقیفی و ئیلا ئەبێ حەدیثی لەسەرات و ئینجا ئەیکەین، ئەو جار بە سەعود پێیان ئەڵێم ئاخر نایکەن، ئەڵێن هەر ئەیکەن. ئەڵێم دێ باشە حەدیثێکم بۆ بێنن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە دوای نوێژەکان دەستی بۆ دوعا بەرز نەکردوێتەوە، نەبێت بڵێن مەیکەن، نەبێت. ئێوە بۆچی نایکەن؟ خۆ سنەتە دوعا بکەی، هەمومان ئیتیفاقمان هەیە سەوەی سنەتە دوعا بکەی. کوا دقیق هەیە بڵێ مەیکە دەست بەرز مەکەرەوە؟ نە، مادام دەست بەرزکردنەوە لە دوعایە متەواتیرە دەی ئەبێ دەست بەرزکەیتەوە بە پێی ئەو قاعیدەی کە زانایان دایانناوە. طبعا ئەمەی کە عەرستانەکەم بەتاتی ئەو عەزیزانەی کە فکرێکی سەلەفیەت و ئەوانیان هەیە ئەتوانن بچن لە کتێبەکانی ئیبن عوثەیمینە سەیری کەن، بەتایبەتی لە شەرحی ڕیاض الصالحینە بە تەفسیل ئەوەی باس کردووە ئەلەو بابەیە سەیری بکەن بزانن چی ئەڵێ. طبعا هەر یەکێک لە ئێمە پێویستە ئەم دەسانەی بەرز کاتەوە کاتێککە دوعاکە، ئەمە ئادابی دوعایە. ئەگەر نەتکرد من ناڵێم گوناهبار بووی، بەڵام ئەڵێم ئەدەبی دوعات بەکار نەهێناوە، ئەبێ ئەدەبی دوعا بەکار بێن. بۆیە ئەو دەست بەرزکردن نەکردنەوەی ئێستا بۆتە عادەت، یعنی خەڵک زیکرەکانە خوێنەوە ئەڕوا کەس دەست بەرز ناکات. یان هەندێک جار مەسەلەن ئێمە دوعاکەین دەست بەرزەکەینەوە کە لەو شوێنانەیە لەو مەوطینانەیە کە ئەوەی لە سەناتۆ زۆر کات گەنجێکە بینی مەسەلەن دەست بەرز ناکاتەوە، ئەزانێ سنەتە دەست بەرز نەکەیتەوە، بەمەرجە هیچ دقێکی لەسەر نییە کە دەست بەرز نەکەیتەوە، بەڵکو هەموو دقەکان باسیەوەکەن کە دەست بەرز کەیتەوە. ئەمە خاڵێک بوو لە سەرەتای ئەم دەرسەوە بە زەڕورم زانیەکێک لەو مەفهومانەی کە بە هەڵە وەرمانگرتووە ڕێکی کەینەوە. بۆیە دەست بەرزکردنەوە لە دوای نوێژەکانە لە کاتی دوعاکردنە، هەم دوعاکە سنەتە هەم دەست بەرزکردنەوەکە سنەتە. ئەوەی خلافی ئەمەش بکە هیچ دلیلێکی نییە، نە لە قورئان و نە لە سنە. فەرمایشتێکی تر ئەهێنێت و مەوزوعێکی تر ئەهروژێنێ ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ. ئەویش ئایا ذیکرەکان بە دەنگی نزم بخوێن یا بە دەنگی بەرز؟ ئەبینین هەتا ئێستا زۆرێک لە مزگەوتەکان بە دەنگی نزم ذیکرەکان ئەخوێن. من لێرە عەرزی جەنابتان ئەکەم، یەک فەرمایشت نییە بە تەحەداوە ئەم قسەی ئەکەم، یەک فەرمایشت نییە بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دوای نوێژەکان ذیکری بە دەنگی نزم خوێن. یەک حەدیثی لەسەر نییە، یەک فەرمایشتی لەسەر نییە. ئەو خەڵکە بۆ دەنگ نزمەکاتەوە، واش ئەزانێ سنەتەکە نزمی ئەکاتەوە بێ ئاگەلەوە. یعنی هەندێک جار هەندێک دۆستی عەقڵی ئەهێننەوە، دۆستێک جارێک ئەوم پێوە دوتم بۆچی مەسەن دەنگ بەرز ناکەیتەوە؟ وتی خەڵک کە نوێژەکەیان تەواو بووە لێیان تێکەچێ،
وتم باشا إلا ججنا الله أكبر بو أكي كخلق ليتيك تيشتا طاونو بو يعني بو أو أبيت الدليل لسروي أو عبادة الراقري ناتواني الراقري أو دليلني نا حديثكم بو بينا كفي غمبري خواه صلى الله عليه وآله وسلم بدأي نزل خيان دويتي نية لو أسياسي وبلان أي حديث هي بدأي برس خيان دويتي بالله هي استل خزمتنا فرماشتان أخوان مو كدليل النسر أوي كالذكر كان أبي بدأي برز بخيان دو فرماشتي يكم لصحيح بخاري مسلمات وابن عباس بمن أجرته أفرمي كنت أعرف انقضاء صلاة رسول الله صلى الله عليه وآله وسلم بالتكبير من أمزانيك طبعا ابن عباس منالا لبشي دوا ونيوجكا لزماني بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم بياو كان أوستان منالا كان أوستان إنجا أفرت كان أوستان لدوا أفرمي ابن عباس أفرمي من كالدوا وبوم جوم لي نبو كبيغمري خواه صلى الله عليه وآله وسلم كالسلام أداء والسلام عليكم ورحمة الله جوم لي نبو بتشيا أمزاني كنوش طوابوا بوشي الله أكبر كالرؤية كرد خلق الله أكبر أمزاني بأ الله أكبر صوتي أجيشت اللام أمزاني نوجا كان طوابك وبدنجي برس خيان دويتي أما يك فرما يشتي كتير طبعا للرواية مسلمة الله كنا نعرف نكهر من هموما إما بواء منزاني بودنج برس كنوي الله أكبر هسما نكر كان يشتوب لفرما يشتي كتير زور صريح ابن عباس باسك أفرمي إن رفع الصوت بالذكر حين ينصرف الناس من المكتوبة كان على عهد رسول الله صلى الله عليه وآله وسلم دنگ برس كدنوا لذكر كان لدواء ويخلقي لأنه يجا فرز كان لي أبونا لعهد الزمان بغمر خواه صلى الله عليه وآله وسلم هو أما حديثي زور صريحا زور صحيحا لسر أوي دنگ كان برز بكيته طبعا ايما سي مذهب من هي سي مذهب لما مسألة مذهبك من هي دنجي برزي بي السنة مذهبك من هي دنجي نزمي بي السنة مذهبك من هي دنجي برزي بو التعليم بي السنة هتا وكو خلق في ربي دواتي دنج نزمك سي مذهب وكو فقه بلام وكو فرمايشت كام لمسي الرأية لحديثة ونزيك ترى أو الرأية نزيك ترى كأفرمي بدنجي برز ذكر كان بخير أو تفرمايشتيش لسرك بيغمريان صلى الله عليه وآله وسلم بدنجي برس ذكر كان يخندو مسألة أم بابته أما بولا كردستان دنج نزم طبعا أما الزمان كي زور لكردستان همو مزجوتا كان بيكو ببيجي أوازي هيج اختلاف لمزجوتا كان أبو يك جور ذكر أخوان را همو بدنجي برس أخوان را جوان هيج كشيء نبو يك جور نوجكرا لا كابت كردا يكشد بو اختلاف نبو لكيا مدروزو لكاتيكا ك ورده هيمنتي الشيعة دسي بيك العالم الإسلامي كباسي تصديري السوركرا لنا الشيعة بالدروي ولاتي خويا ورده هاتن شيب كان مذاهب كان يشكان وهمو أو رأيه أو شتيك توكمي مسلماناني أجان همو أشكان ويبتوان الظالم المصري إيش يقولوش تاني كشكان را بريتيبو لم ترتيب جوانينا ومزجوتا كان كهمو شكان را إيه طبعا إيمش جنجي إما ببي تيجيشتن ببي تحقيق حتى دعاتي إما داعي وبانخواز وملاي إما نيتواني تحقيق إم قضايانا كأخوي تسليمك كأخوي تسليم كرسيرة كي زور طبيعي داعي كي زور جوانا بيني ببي أما يفرمودي كي بيني ببلا السنة دنگ نزمكاتو ببي دنگ إخواني بينما أوتا فرمايشت هي لسرويك بيغمريان صلى الله عليه وآله وسلم خوي بدن يبرس خيان دويتي أصحاب بدن يبرس خيان دويانا كديان روايتها ورد الروايات كان باسكين شو كأم روايتاني لا أولا صريحا بأشكره روايتي تريش منزورة مثلا الصحابيك أفرمي جوم ليبو بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم دواي نيوجك أم ذكراني خيان أم جوي ليبونا بچي جوي ليبو بچي بو أم يجرى وأقر بدن يبرز نبو بويا أميك كرتو بخد لدرسي أم رومانا وكو مقدمة كأتينا وأم ذكر كانوا دەست بەرزکردنەوە بۆ دوعا لە دوای نوێژەکان سنەتە و دوعا خۆشی بۆ خۆی زۆر سنەتەوە و زۆریش جێگەی گیرابوونە ئینسان زۆر دوعا بکات دوای نوێژەکان زۆر گیرا ئەبێ یەک دوو ذیکرەکان بە دەنگی بەرز سنەتە و هەر کەس پێی وتی سنەت نییە بڵێ یەک حەدیثم بۆ بێنە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە دەنگی نزم خوێندبێتی با منیش نەیخوێن ئەمە کفایەتە ئەمڕۆ لە خزمەتتانە داوام لذاتي باكي پروردگار ام كلماتنا من لقبولك لخدمت ام فرمایشتانا بون ام فرمایشتانا بكات نوري كي جوان
لدڵ و دەروونمانە دایمەزرێنێ خۆی داوات لێ ئەەکەین ئەم کتێبە بکەرە نور و ڕووناکی ژیانمان خۆی بیکەرە نور و ڕووناکی ناو گۆڕەکانمان خۆی بۆ خاتی گەورەی خۆت بەخۆی ئەم کەلیماتانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە لە خزمەتیان نابووین خۆی گیان لبردم خوتا لو روجي كبلي قايتو شاد بينوا سرمان برزك يا أكرم الأكرمين يا ربي إخوة جان أم كلمات أنا بكرت يشوي أو روجي كبلي قايتو شاد بينوا آمين آمين والحمد لله رب العالمين.